بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش شادمان و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باس لە خەمۆکی هۆکار و دەرەنجام یام هۆکار و چارەسەرەکانی دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. خەمۆکی و دڵتەنگی سیما دیارەکەی تاکی ئەمڕۆ چۆن لە حاڵەتەوە بۆتە دیاردە و لە ئێستادا مرۆی ئەم سەردەمەی پێدەناسرێتەوە. بۆچی وەکو ئەڵێت دەست لە لێوی هەر کەسێک هەر گەنجێک هەر تاکێکی ئەم وڵاتە یان بە شێوەیەکی گشتی لە مرۆڤەکان دەدەی یا سەیری پۆست و بڵاوکراوە و شعر و مناجاتی نێو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی هەمیشە خەمۆکی و ئازار و ناڕەحەتی و جۆرێ لە بێتاقەتی لێ دەبارێ و لێ دەڕژێ. ئایا تەکنەلۆژیا و میدیا چ ڕۆڵێکیان هەبووە لە زیادبوونی خەمۆکی و ئازارەکانی تاکی ئەم سەردەمە؟ قەیرانە یەک لە دوایەکەکان بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەو قەیرانە دارایی یان بۆ منە ناکۆکیە سیاسیانە تا چەند ڕۆڵیان هەبووە لە قوڵکردنەوەی ئەم دیاردەیەدا. هەروەها ئێمە لەم بەرنامەیەدا باز لە هۆکارەکانی دروستبوونی خەمۆکی دەکەین و چارەسەرەکانی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی بانخوازی ئیسلامی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. پێم خۆشە بزانم خەمۆکی چییە و بەچی دەگوترێ خەمۆکی؟ بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سوپاس بۆ جەنابیشتان بۆ ڕەخساندنی لەم دەرفەتە بۆ هەروەها بۆ اختیارکردن و هەڵبژاردننی بابەتێکی لەم شێوە گرنگ و هەستیار و حەساس و بینراوە لە واقعی و کۆمەڵگەی ئەمڕۆماندا. خەمۆکی یەکێکە لە نەخۆشیە نەفسیە زۆر باوەکان کە بە دووهەم نەخۆشی دەزاندرێت لە دوای نەخۆشیەکانی دڵ و هەروەها یەکێکە لەو نەخۆشیانەی کەەوە زۆرترین خەڵک پێوی دەناڵێنێت بە زۆر لە زۆرەکان هەیەی وەکو لە ئامارێکی NIMH ئەمریکی ساڵ 2012 دەڵێ 350 ملیۆن کەس لە عالەمدا دووچاری نەخۆشی خەمۆکی بووە. ئەم نەخۆشیە بەر لەوەی کە باسی هۆکارەکانی و بەر لەوەی باسی ئەعرازەکانی و بەر لەوەی باسی عیلاجەکەی بکەین ئێمە دەمانەوێت نامانێت وەکو دکتۆرێکی دەرونی بین باسی ئەوە بکەین، بەڵام بە سوود و ئیسفادەکردن لە عیلم و زانست و توێژینەوەی پسپۆرە دەرونیەکان و پاشانیش گەڕانەوە بۆ مەرجەعی کەسایەتی موسڵمانەتی خۆمە کە قورئان و سونەتە ئێمە بە دڵنیاییەوە ئەم کتابی ئاسمانی ڕەسەنی قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حاڵەتی خەم و خەمۆکی لە قورئان و لە سونەتدا باس کراوە. بێگومان هیچ شتێک نییە قورئان باسی نەکردبێت یا ڕاستەخۆ یا ناڕاستەخۆ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانەی خۆی و هاوڵانیدا بە زۆر لە زۆرەکان تیشکی نورینی پێشەنگایەتی قودواتی و مامۆستاتی تیشکی خستۆتە سەر. خوای تعالی فەرمێ ما فەڕەتنا فی الکتاب من شەی، لە قورئاندا هیچ شتێک نییە باز نەکرابێت. بە تایبەت خوای تعالی خۆی خالقی ئێمەیە. ئەلا یعلم من خلق وهو اللطیف الخبیر. خوای پەروەردگار چۆن ئێمە ناناسێ کە کاتی خۆی خالقی ئێمەیە، خۆی خالقی ئەعسابمانە، خالقی دڵمانە، خالقی نەفسیەتمانە، خالقی جەستەمانە. بۆیە بێگومان ئەم حاڵەتە حاڵەتی خەمۆشی لە قورئاندا و لە سونەتی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام باس کرا. بەڵام ئەوەی کە جێگای عەجیب و غەریبە ئەوەیە لە وڵاتی موسڵماناندا ئەم حاڵەتە هەسی پێ بکرێ. سەیدەکەی زانایەکی وەکو مامۆستا سەعیدی نەوڕەسی دەفەرمێت لە ژیانمدا نەمزانیوە ترس چییە و نەمزانیوە خەم چییە، یعنی خەم بۆ دنیا، ئیلا کە خەمم خواردبێ خەمی واقعی ئیسلام واقعی موسڵمانانم خواردووە. چونکە وەکو هەندێک لە بەناو زانانی سەردەمی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل هاتم بۆ لە ئیمامی ئەحمەد کە لە سوجی زیندان بەناحەق دیل کرابوو، وتیان یا ئیمام تۆ بۆ تۆ تەنازولێک نانووسی بۆ ئەوەی کە تۆ لە سوچە تاریکانی زیندان بیتە دەرەوە وەکو باقی ئەم خەڵکە ژیان بکەی. ئیمامی ئەحمەدیش فەرمی ئینەکم من ئەصحاب العقول المستەریحە، فەرمی ئێوە خاوەنی عەقڵێکی زۆر بێخەمن لە دنیای ئیسلام و موسڵمانان. ئەگەر نا بەڕاستی نابێ ئینسان بێخەم بێ بەڵام نابێ خەمۆک بێت. پێغەمبەری خوا خەمی خواردووە عەلەیهی سەڵات وسەلام. ساڵێکی ناونە عامول حوزن، ساڵی خەم. ئەم خەمەی بۆچی خوارد؟ یەکەم بۆ لە دەستدانی پاڵپشتێکی بەهێزی ماڵەوەی کە خێزانی خاتو خەدیجە بوو کە نمونەی وەفادارترینی کەس لە تاریخ و مێژووی بەشداریەتدا پێغەمبەر بۆ خێزانی ساڵ سەلەم کاتێکە لە دەستیادا خەمی بۆ دەخوا
وەکات کە فەتحی مەکە دەکات دەفەرمێ بڕۆن خەیمەیەک لە نزیک گۆڕی خەدیجە بۆ مندانێن لەوێ دەمەوێت تۆزێک پشوو بدەم لە نزیک گۆڕی خەدیجە خەمی بۆ لە دەستدانی خەدیجە خوات و پاشان خەمی بۆ لە دەستدانی مامی خوات کە هەردووچیان پاڵپشتێکی معنەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکاتی کوڕەکەی ئیبراهیم کە وەفات دەکا فرمي إن القلب ليحزن وإن العين لتدمع وإنا على فراقك لمحزونون يا إبراهيم فرميسك أسرين تشاو فرميسك أسرين دڕێژێ دڵ بە خەم دەبێ واروە بۆ جیابوونەوە وەفاتیش ئیبراهیم مەحزونین بەڵام ئایا پێغەمبەری خوا بوو هەردەم خەمۆک بوو بێگومان نەخێر ئینسانی خەمۆک وەکو دوای لە عرازەکانیدا باسی دەکەین هیچ شتێک پێ ناکرێت کەواتە خەم خواردن ئاساییە بەڵام خەم خواردن خەمۆک بوون نا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال زۆر باش مامۆستا بچینە خزمەتی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانین ئەوان چۆن باسییان لە خەمۆکییان بۆ منە ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ باسییان لە خەمۆکی کردووە بەڵێ طبعا خوای سبحانه وتعالى لە زۆر شوێنی قورئاندا دەفەرمێ ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين ئێوە وەکۆڵی بێهیوا مەبن شکست مەخۆن مەحزون مەبن نیگەران مەبن بە چۆکدا مەیەن مادام ئێوە ئیماندار هەر ئێوە سەرکەوتون والعاقبة للمتقين سەرنجام و دوا ڕۆژێکی گەش و پڕشنگدار و پڕ لە ئاسۆهی و هەر بۆ ئیماندارە قل هل تربصون بنا إلا إحدى الحسنيين خوای گەورە دەفەرمێەوە چاوەڕێی چین جگە لەم دوشتە جوان و خۆشە یان سەرنانەوە بە شەهیدی و بە ئیمانەوە لە دنیا و یان بە خزمەتی خوای پەروەردگار شاد بوون و بە بەهەشتا نەبڕاوەکەی شاد بوون کەواتە لە قورئاندا بە هیچ شێوەیەک ئینسان هیچ شوێن پێکی دەست ناکەوێ بۆ ئەوەی کەوا ببێتە مای خەم خواردن وەکو دوای باسی دەکەین ئینشاء الله تعالی لە عیلاج و چارەسەرەکانیدا زۆر باشە مامۆستا باز لە هۆکارەکانی دروستبوونی خەمۆکی بکەین کاتێ مرۆڤ وەکو لە فەرمودەشداتەوە بە فیترەتێکی پاک بە ڕوویەکی خۆشەوە دێت ئەم ژیانە و پاشتر چییە وای لێ دەکات بێتە کەسێکی خەمۆک و هەمیشە خەم میوانی بێ بەڵێ بێگومان هۆکارگەلێکی هەیە بەڵام بەر لەوە ئێمە دەبێ ئەو بزانین وەکو موسڵمان هەمیشە هیوادار و گەشبین بین پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما أنزل الله داء إلا أنزل له دواء دەفەرمێت هیچ خوای گەورە هیچ دەردێک هیچ نەخۆشیەک هیچ ناخۆشیکی دانەبەزاندووە ئیلا شیفاشی بۆ داناوە کەواتە هەموو نەخۆشیەک هەموو خەمێک هەموو ماتەمێک شیفای تێدایە و خوای پەروەردگار عیلاجی بۆ داناوە بەڵام بەو مەرجە خۆی دارا و دڵخواز و تاڵیبی ئەم شیفایە بێت یەکەمین شت لە هۆکارەکان ئەوەی کە ئینسان پشت بکاتە ئیمان و عەقیدە و قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە خوای پەروەردگار باسی ترس دەکا یان باسی خەم دەکات دەفەرمی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى أو بو قيامة لا دنيا دا كسيكي ضل بخمة بوشي چونك إنسان كدار إيمان وعقيدة تندرس نبو دنيا بينيا كي وهذا زارن دبي دنيا هموي بخواستي بي هموي بويستي بي تشي بي أو بي كواتا دنيا أقل إيمان وعقيدة كي تندرس تو بوي برواني نخوش دبي طموح دەگونجێ بۆ دەست بێ دەگونجێ بۆ دەست نەیە دەگونجێ سەرکەوتو بی دەگونجێ سەرکەوتو نەبی دەگونجێ نەخۆش بی دەگونجێ ساغ بی دەگونجێ کەسێک لە دەست بدەیت دەگونجێ بمێنێتەوە ماوەیەک دەگونجێ هیواتێک تحقیق بێت دەگونجێ تحقیق نەبێ ئەمە چی پێ دەڵێ دنیابینینی ئیسلام ئیمان و عەقیدەکە دوات پێ دەڵێ مامۆستا ئەحمەدی موفتی زادەیەک لە زیندانێکی ئینفیرادیدا کە لەوانێت شوێنی تێدا ڕاکشانی خۆشی وەک پێویست نەبوو بێ بەڵام تەماش ئەم جیهانبینەی خۆی ئەم گەشتبینەی خۆی چی دەڵێ لە دەمی جەمی یارانی جانی گەر تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە گەر لە ئینفیرادیدا بم تۆم هەبێ لام جەمە هەرچی خۆشی دنیایە ئینسان ئەگەر بێت و لە ئینفیرادیشدا بێ ئەگەر خوای هەبێ وەکو عەتاءوڵڵای سەکەندەری دەفەرمێ ماذا فقد من وجدك وماذا وجد من فقدك ئەی پەروەردگار ئەو کەسەی کەوا تۆی هەیە ڕێگای تۆی دۆزیوەتەوە ڕێگای پێغەمبەرانی تۆی دۆزیوەتەوە چی لەدەستداوە مادام تۆی هەیە بەڵام ئەو کەسەی کەوا تۆی لەدەستداوە شاڕێگەکەی ژین و دینی تۆی لەدەستداوە چی دەستکەوتووە با هەموو دنیاشی هەبێت کەواتە یەکەم هۆکار ئەوەیە کە ئینسان
ئیمان و عەقیدە و دنیابینینەکەی دنیابینیەکی تەندروست نەبێت بۆ مەرگ لە مردن دەترسێت لە نەخۆشی ئەترسێت لە شخصیت کەسات خۆی ئەترسێ و هەروەها لە تەحقیق بوونی هیوایەتەکانی دەترسێ بۆیە یەکەم شت بەڕاستی پشتکردنە ئیمان و عەقیدە و جیهانبینیەکی تەندروست هۆکارە بۆ ئەوەی کە دووچاری خەمۆکی بێت چونکە ئەوانەی کە بیریان لێ دەکەیتەوە وەکۆڵی چونکە لە منتەڵەقێک لە سەرچاوەیەکی تەندروستی گەشتبینیەوە ناڕوانی بۆ دەوروبەری خۆت بۆیە خۆت لە وەحشەت لە تەنیایی لە ئینفرادیدا دەبینیەوە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووهەم بریتیە لە فەراغ ئینسان فەراغی هەبێت جا دەگونجی ئەو فەراغی عەقلی بێ فەراغی معنەوی بێ فەراغی بەدەنی بێ فەراغی عەقلی ئەو کەسەوەکو وتمان عەقلی هەموو شتێکی تێدا بێت بەس ئیمان و عەقیدەیەکی تەندروستی تێدا نەبێ خۆ بنیات نەنابێ لەسەر بنچینێکی تەندروست چونکە یەکەم بناغەی بەهێزی کەساتی ئینسان لە عەقیدەوە دەست پێ دەکات خوای تعالى فرمى ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء بناغي كساتي إنساني ما دار إيمان وعقيدة تندرستا كواتا يكم بريتيا لفراغ عقلي زۆربەی گەنجانمان فراغی عەقلیان هەیە پاشان فراغی قەلبی دڵیان سنتەری خۆشەویستی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسلام مقدساتی دین و پاشان بگرە ئەم فراغە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا مقدساتی ئیسلامی پڕ کردێتەوە بە فەراغێکی ساختە بە فەراغێکی مەجازی بە فەراغێکی ناحەقیقی من بۆ خۆم ڕۆژێکیان لە شوێنێک لە غەستی سیارە گەنجێکە وتی مامۆستا دوعام بۆ بکە وتم بۆچی وتی وەڵی هیوایەتێکم هەیە ئەم هیوایەتم تەحقیق نەبووە زۆر خەمۆکم منیش وتم ئەخی هیوایەتەکەت چییە وتی وەڵی داخوازی کچێکم کردووە کچەکە بە ئیستلاح وتی ئاڕی داومەیە پێم ڕازی نەبوو ڕەفزی کردووە کە زەواجم لەگەڵدا بکات منیش وتم ئەو چی وتۆ وتی وەڵی شوو بە هەموو کوڕانی سەر زەیکم شوو بە تۆ ناکەم ئێوەتم یعنی ئێستاش تۆ بۆی بەخەمی لە کاتێکدا تۆی ناوێت چۆن تۆ لەودا دەتوێیەوە اینجا لە کاتێکدا ئەم ئیمان و عەقیدەیە پێت دەفەرمێ والذین آمنوا أشد حبا لله ئینسانی ماندار دەبێت گەورەترین خۆشەویستی بۆ خوا بێ ئەو جا هەر چی شتێکیش کە خۆشت دەبێت لە خزمەتی خۆشەویستی خوادا بێ نەک خۆشەویستی خوا بکەیتە قوربانی خۆشەویستی دەوروبەرت کەواتە ئەمە پێی دەوترێت فەراغێکی قەلبی هەیە ئەم کەسە فەراغی سۆز و عاتیفەیە اینجا ئەوەی کە لە هەمووی غەریبتر ئەوەیە کەمە یەکێکە لە دەرەنجامەکانی خەمۆشی تی سێ جار دەماچم دەرهێناوە خۆمی پێ بکوژم بەڵام هەموو جاران خوشکەکەم خەبەری بۆ تۆ لێ نەگەڕاوە یعنی تۆ سەرنج بدە کەسێک ئامانجی بوونی خۆی لەم ژیانە نەزانێ فەراغی عەقلی فەراغی عەقیدەیی فەراغی معنەوی تۆ بەس ئینسان بزانێ ئامانجت چییە لە ژیاندا بەڕاستی گاڵتت بۆ شتانە دێت ئەمە قزیش قەدەریە خوای گەورە خۆی ئەزانێت چی بۆ تۆ خێری تێدا وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم الله يعلم وأنتم لا تعلمون بويا هۆکاری دەم فەراغی قەلبیە هۆکاری فەراغی بەدەنیە دەست بەتاڵە یعنی هیچ شتێک نییە خۆی پێوە مەشغوڵکە نەدەخوێنێتەوە نەداهێنانێک اینجا بەناشکوری نەبێت حکوومەتەکەشمان ئەوەندە بێخەم ئەوەندە بێباک خەڵکێکی زۆری خاوەن تاقە و توانە خاوەنی بڕوانامان خەریج هەیە ناتوانێت تەوزیفی ئەم هەموو تاقانە بکات کە دەیتوانێت ئەم کوردستانە بکاتە گوڵستانی داهێنان گوڵستانی بەرەو پێچوون گوڵستانی بەگەرخستن ئەم هەموو تاقە و توانە و هێز و وزانەیەکەوە هەیە کەواتە هۆکاری دووهەم بریتە لە فەراغ هۆکاری سێم حاڵەتێکی بە ئازار وەکوتمان لە دەستدانی خۆشەویستیەک تەحقیق نەبوونی خۆزگەیەک قەرزدار بوون زەرەر و زیانی مالی و مادی یان لە دەستدانی تەندروستی کەسێک ناتەندروستە بە زۆر لە جۆرەکان بە هۆکاری لە هۆکارەکان کێشەی تەندروستی ئەم کێشە تەندروستیایی وارە دەستم لانێبوونی لەگەڵ ئەم نەخۆشیەی خەمۆشی کردووە بەردەوام لەگەڵ نەخۆشیەکەیدایە بەردەوام بیر لێ دەکاتەوە و پاشان ڕەفتاری خەڵک بەرامبەرت جاری وا هەیە قسێکی خەڵک تۆ قسێک دەکەی بە سوعبەت لە مەجلیسێک بەڵام دوای تۆ ئەستان بیر لەوە نەکردوتەوە کەچەی شتێکت بەجێشتوە لەسەر ناخی بەرامبەر دوای تەلەفۆن بۆ دەکاتەوە بەڕاستی ئەو قسەم قەت بیر ناچێت یخ بۆ چی بووە وڵات تۆ قسێکی وات لەم شێوەیە کردووە بۆیە زانانی دەروناس دەڵێن ئاڕاء الناس تجاهك
یاخود قسەی خەڵک بەرامبەر بە تۆ ئەمە مجرد ڕێی خۆیانە با تەسیر لە حیاتت نەکە با تەسیر لە ژیانت نەکە با تەسیر لە متمانەت نەکە با تەسیر لە ڕەوتی ڕێگای زیندگی و ژیان و هەروەها کار و ئیش و پیشەت نەکە بۆیە ڕەفتاری خەڵک بەرامبەر زۆر جاروا لە ئینسان دەکات تووشی خەمۆشی بکە هەتا ئیبن حەزمی ئەندەلوسی کە دکتۆر محەممەد عەریفی لە کتابێکدا هێناوێتی بەناوی ئیستەمتع بحیاتی چێژ لە ژیان وەربگرە لەوێدا دەڵێ کابرایەکی تاجیر هەبوو زۆر بازاڕی بازرگانیەکەی بەڕمێن و ڕەواژ و بەرهەمی زۆری هەبوو دەڵێ هەندێک لە تاجیرەکانی هاوشانی خۆی حەسادەتیان پێ بوتیان بەڕاستی ئەو بازاڕی مەی بڕیوە وا باشە شتێکی وا بکەین کەوا دووری خینەوە لەم قەزیە دەڵێ هاتن وتیان با بچین بە سێ زۆر خۆی بۆ بنوێنین یەکێکمان بڵێن ماشەڵڵا ئەمز لە سوورە چێ لە بەردا یەکیان بڵێ ماشەڵڵا ئەمز لە سەوزە چێ لە بەردا یەکیان بڵێ ماشەڵڵا ئەمز لە سپیە چێ لە بەردا لە کاتێدا جلەکانی ڕەش بوو دەڵێ هەر یەکەی بە جۆرێک بە ڕەنجێک بە لە کاتێدا هاتن دەڵێ هەتاوایات ئەم کابرا هەموو جار بە خۆیدا دەڕوانی وڵی ئەم تێکچوومیان ئەوە تێکچوون بەڵام ئایا معقولە سێ کەس ڕەنجی من نەبینن دیارە متەوانیم دەڵێ هەتاوای لات بە خۆی جارێک پێ دەکەنی زارێک دەگریا هەتاوای لات لەسەر جادەکانی ئەندەلوس ئیبن حەزم دەجارێتەوە دە لەسەر جادەکانی ئەندەلوس منداڵی ورد بەردیان تێدەگرت شێتیان کرد کەواتە گوێدان بە قسەی خەڵک وایرە بە ڕەفتاری خەڵک گوێگرتن بۆیان گوێڵ خستن بۆ خۆیان بیرکردنەوە لیان شێتت دەکەن بەڵام بەڕاستی دەبێت ئێمە تەماشای پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پیان وت شاعیر پیان وت ساحیر پیان وت کاهین پیان وت شێت چی نەما پێ وتیان نەخۆش نەفسیت هەیە دەست لێ وەرشێنراوە پزیشتێکی دەرونی باڵات بۆ دەهێنین ئەو جە بە قسە بارانکردن نەوەستان چیشیان کرد بەردبارانیشیان کرد بەڵام ئایا پێغەمبەر لەواندا عەکس بووە نەخێر پێغەمبەری خوا هەموویان لە خۆیدا عەکس کردەوە بە هەمووانی سەلمان کە فعلەن ئێوە تەواو نین منم تەواو منم هاتووم ژیانیەوە تەواوکەم ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الئەخلاق من هاتووم ئەخلاقی جوان تەواوکەم نەخۆم تەواو نەبم بەڵێ کەواتە هۆکارێکی تر بریتە لە ڕەفتاری خەڵک بەرامبەر بە مرۆڤ کەواتە بە شێوەیەکی گشتی وتمان دانەمەزراوی ئینسان لە ڕووی ئیمان و عەقیدە و جیهابینیەوە و پاشان فراغی عقلی فراغی ڕوحی فراغی بەدەنی اینجا حاڵەتێکی بە ئازار لە دەستدانی خۆشەویستیەکە مادەیە خۆشەویستەکە تحقیق نەبوونی هیوا و ئاواتێکە توندوتیژی بینینیەکە لە دەستدانی هاوسەنجی تەندروستی و هەروەها ڕەفتاری خەڵک بەرامبەر ڕەفتاری خەڵک ئێمە چۆن لە بەرامبەر ڕەفتار و قسەی خەڵک و تانەوتەشەری خەڵکە وا بکەین دەواازەی خەمۆکی و ئازار لە خۆمان نەکەین ئەو بۆ نمونە زۆر جار یا ئەوەیە تانەوتەشەرمان لێ ئەدرێ و کەم و کورتەکانمان باز دەکرێت یا زۆر جار سەروەت و سامان و vێلا و ئاڵتون و جلوبەرگی ئەوانی دیکە دەبنەوە مای خەم و ئازار بۆ خۆمان چۆن مرۆڤ لە بەرامبەر ئەم دەرگایەدا وەکۆڵێ خۆی بپارێزێ و نێڵێ خەمۆکی بێتە نێو ژیانیەوە بڵێ باشترین چارەسەر بۆ ئەمە دووشتە یەک ڕازیبوون بەو بەشەی خۆت تۆ خوای پەروەردگار خوای تەعالی خۆی دەفەرمێ وەڕەفەعنا بەعضەکم فەوقە بەعض دەبێت تۆ بزانی لە ژیاندا هەر کەسە خوای گەورە بە جۆرێ لە جۆرەکان بە شێوازە لە شێوازەکان بە ڕیتمێکی جیاواز لە قەد و باڵاتدا لە ئێستای وایە ڕقی لە خۆیەتی لە ڕەنجێتی لە باڵایەتی لە بنەماڵەکەیەتی ڕقی لە ڕەنجی خۆیەتی لە دەم و چاوی خۆیەتی یعنی یەکەمش دەبێت تۆ خۆت خۆش بوێ اینجا دەبێت بە خۆت ڕازیبی بەو بەشت ڕازیبی کە خوای گەورە پێی داوی ئیلا لە فەزائیلدا نەبێ کەسێک بینی لە تۆ زیرەکترە لە تۆ دیندارترە لە تۆ کەساتی بە هۆکار لە هۆکارەکانی معنەوی و بەرزترە تۆ دەبێت منافەسەی ئەو بکە منافەسەیەکی شەریفانە بەڵام بە هیچ شێوەیەک نابێ بەڕاستی تۆ یعنی لە خۆت پێ قبوڵ نەبێ خۆت پێپەسەند نەبێ باشە ئیبتیلا و تاقیکردنەوەی ئێمە لە ژیان خۆ بە کەمزانیژێکێکی دیکە بێ لەوانی کە مرۆڤ تووشی خەمۆکیەکە یەشێکی تر لە هۆکارەکان ئەوەی کە ئینسان بەڕاستی خۆی بەراورد کە لەگە کەسانێک کە لە خۆی باڵاترن بۆ نمونە بانخوازێکە بانخوازێکی لە خۆی باڵاتر دەبینێت شتەرە دەکە قسە بکە لەوێ یاخود دەوڵەمەندێکە یا مەسئولێکە پلە باڵاکە لەسەروی تۆ دەڵێ جا باشە گەیشتۆتەوە ئاستا من چیم قسە بکەم من چیم لێ ئەم دەورەمە بێ بەراوردکردنی خۆت بە خەڵکی تر واروە قبول نەکردن و پەسەند نەکردنی ئەم حاڵێکە خۆت هەتا ئەم ڕەنگێکە خۆت هەتا ئەم باڵایی کە خۆت هەتا ئەم ژێوی کە خۆت هەتا ئەم مەکانەتی کە خۆت هەتا ئینجا و هەروەها نەبینین نیعمەتەکانی خۆت بەسەرتەوە نیعمەتەکانی خوا بەسەرتەوە خوای گەورە
ئەگەر هەندێک شتی پێ نەداوی خۆ زۆر شتی تریشی پێداوی وإن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر نیعمەتەکانی خوا بژمێری بەسەر خۆتەوە ناژمێردرێن جاوەرە تۆ نیعمەتی ساغیت نیعمەتی سەلامەتیت نیعمەتی بێدوژمنیت نیعمەتی ئەمینیت نیعمەتی خێزانێکی باش مناڵێکی ساڵح و هەروە بژێویەکی حەڵاڵ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم من أصبح منكم آمنا في سربه وعنده قوت يومه معافا في جسده فكأنما حيزت له الدنيا بحذافيرها هر کەسی ئەمین بێ لە ماڵەوە خواردنی و ڕۆژێ هەبێ قالب و جەستەی ساغ بێ وەکو هەموو خۆشیەکانی دنیای بۆ جەم و جەمع بوو بێ بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم تەماشای خەڵکی بکەن کە لە خوار خۆتانەوەن تەماشای خەڵکی مەکەن کە لەسەری خۆتانەوەن ڕاستە زۆر باشە مامۆستا باز لە هۆکاری میدیا و تەکنۆلۆژیا بکەین بێگومان لە ئێستادا میدیا ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ژیانی مرۆڤەکاندا شەوانە تا درەنگێک خەڵکی بە دیار زنجیرە درامەکاندانشە کە هەمووی فراق و خەم و ئازار و بۆ منە دابڕان و کۆمەڵێک هەمووی گریان و ئەم ئازارانەیە و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانیش وەکو ئاماژەم پێکرد سەیری خەڵگەکەی هەمووی ڕەشبینە لە دەستکارە بابوونە پۆستێگەکە ئەنی جۆرێ لە جۆرەکان خەمۆکی لە زۆربەی زۆی تاکەکان نەڕژێ پێم خۆشە لەبارەی ڕۆڵی میدیا و ئەرکی میدیاشەوە بپرسین ئایا ئەرکی میدیایە کە خەمۆکی ببەخشێتەوە خەمۆکی پێشکەش بە بینەر و بە وەرگرەکانی بکە یانە دەستخۆش خۆی فعلا وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی دەبوو بێت متابعەیەکی وردی ئەم کەناڵانە ئەم مسلسلاتانە سوشیال میدیا ناڵێن ئێمە سوشیال میدیا بەڕاستی دەستی بەسەردا ناژیرێت و ناخدێژە کۆنتترۆڵەوە بەڵام دەکرێت بەڕاستی کەناڵەکان ڕاگەیاندن ئەو مسلسلاتانی کە پەخش دەکرێن ئایا تا چەندێک لە خزمەتی تەندروستی دەرونی تاکن تا چەندێک لە خزمەتی پاراستنی تۆکمەی شیرازەی خێزانن تا چەندێک لە خزمەتی سلوک و ڕەوشتی خەڵکن و هەروەها تا چەندێک لە ئاستی خەمی خەڵکن وەکوتراوە ئین لەم یوسعیلی الحال فەلیوسعیلی النطق تۆ ئەگەر ناتوانێ حکوومەت خەڵکیش خۆشحاڵکەی خۆشگوزەرانکەی و هەروەها ژێرخانی ئابووریان بەکارخستنیان تەوزیفکردنی تاقەکانیان و هەروەها ڕەخساندنی هەلیکاریان زەواج بۆ ئاسانکردنیان خانوبەرە و پێشینی خانوبەرە پێدانیان ئەگەر لەم شتانشدا تۆ ناتوانانی دەستباریان بی دەورە لە ڕاگەیاندنەکانێتەوە هیوا بە خەڵک بدا بۆیە بەڕاستی ئەوەی دنیای میدیای ئێمە دنیای ڕاگەاندنی ئێمە بەڕاستی وەکۆڵی خەم لەسەر خەم دەبارێنێ ئاسمان خەم دەبارێنێ و دەریاش شەپۆلی نوقمکردنی خەڵکانێکی پیش خواردوو و غەرق بوو لە خەم و تەمدا غەرق دەکات بە فیعلی ڕاگەاندن هۆکارێکی زۆر سلبی هەیە بە تایبەتریش کە لە میانە و خیلالی پەخشی هەندێک مسلسلاتدا دەبینی عشق و غەڕامیات و خیانەی زەوجی و کوشتن و دزین و ئەم بابەتانی تێدا یەکی لەوە کار هەرە سەرێکیەکان عشقە عشقێکی حەرام حوبێکی حەرام تۆ وەرە ئەم دڵی خۆت دەدەی بەچێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه ئەوەی کە لە میدیاکان پەخش دەکرێت بەشێکی ئەوەی کە بەڕاستی ئیثارەی شەهەوات ئیثارەی شوبهات اینجا وروژاندنی ئەو پەڕی گەشە سندن و ئەو پەڕی تاسە سندنی حەز و ئارەزوات و نەزەواتی گەنج وەرە لە وڵاتان لەگەڵ ئەوەدا کە بەڕاستی زۆر بە ئاسانی ئینسان دەتوانێت تحقیقی حەزەکانی خۆی بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا هاتوون هەلیکاریان ڕەخساند بۆی فەراغ نەبێت بۆی کە ئەم وڵاتە بەرەو هەڵدێر و بەرەو ئینتیحار و بەرەو ئەوە نەڕوە جەتخوا گەنجێک خۆی ببینێتەوە لە خۆشەویستێکدا لە عشقێکی حەرامدا کە ئەنجام و ئاکامێکی حەزینی هەیە ئەنجام و ئاکامێکی ڕەشی هەیە یاخود گۆرانیەکان ئەو گۆرانێکە لێدرێن دووری تۆ قەت نەبڕایەوە و هەروەها خۆشەویستی تۆ هەم ئەم بابەتانە بەسەراحات لەلا گەنج خەمبۆچی دەخوا بۆ نەبوونیەکەی دەخوا بۆ دیار نەبوونی دەخوا بۆ بزربوونی بۆ نەبوونی ناسنامەی بۆ نەبوونی شوێن پەنجەی اینجا لەو لاشەوە حەزەکانی دنیایەک هینیان بۆ هێناوە پاڵەپەستویان بۆ هێناوە بۆشی تحقیق نابێ لە ژیانیشدا گەنجێتی هەیە ئەم گەنجە ئەگە ئیمان نەبێ ئەگە معنەویات نەبێ وەکو ماوە سەعیدی نەوڕەسی دەڵێ ئەگەر ئەم گەنجیەتت نەکەیتە گەنجینەی ئیمان و
دارای تحقیقی سەعادەت بۆ عملی ساڵح کردەوە باشەکانتانەوە بەخۆیان بەندینخانەکانی دنیا یان گۆڕ یان بەندینخانە هەمیشەکانی دۆزە خۆی دەبینێتەوە ئەم گەنجە. بۆیە ئۆباڵی خەمۆکبوونی زۆربەی گەنجانی ئەم کۆمەلگەیە لە ئەستۆی حکوومەتە. بەڵام بەڕاستی گەنجانیش نابێ هەر ئەو بەوەندە ئیکتیفا بکەن، دەبێت بگەڕنەوە وسە دینەکان. ئەم دینە بەڕێزە خۆیمە کاتوینە دنیا دارالقەرار نییە، دنیا شوێنی تحقیقی سەرجەم خۆزگە خولیاکان نییە. ئەی ئەمە چی بۆ تەعویز دەکاتەوە؟ ئیمان. زۆر باشە. مامۆستاوا باز لە دەرهاویشتەکانی خەمۆکی بکەین. لە خەمۆکیەوە چ ئاسەوار و کاریگەری و دەرهاویشتەیەک بۆ مرۆڤ دروست دەبێت؟ بەڵێ بێگومان خوای تەعالا کە باسی ئیمان دەکات، ئیمان بناغی کەسایەتی ئینسانە. ئەم ئیمانە ئەگەر فعلەن ئیمانێکی ئەسیل و ڕەسەم بێ، دەبێت ڕەوشتی جوان، دەبێت ڕازگۆیی، دەبێت وەفاداری، دەبێت چاکەکاری، دەبێت ئیسلاح و چاکسازی، دەبێت ئاوەدانی، دەبێت ژیان بۆ دین و دنیا خەڵک بنێتەوە. بەڵام ئەگەر هاتو ئینسان ئەم بناغە تەندروستەی نەبوو، بناغەیەکی خەمۆشی هەبوو، بناغەیەکی لەسەر زبڵدان دراوی کەساتی هەبوو، ئەو کاتە بەڕاستی شەیطان بە کەیفی خۆی الشەیطان یعیدکم الفەقر ویأمرکم بالفەحشا. شەیطان فەرمانت پێ دەکات بە هەژاری، وعدی هەژاریت پێدا، وعدی خەمۆکیت پێدا، وعدی ئینتیحارت پێدا، بەڵێنی بزربوونت پێدا، بەڵێنی خەمۆک بوون، یعنی هەرچی تەم و تاریکی هەیە و هەرچی سوتان و ژیانی ئاگرین هەیە هەمووی لە شەیطانەوەیە. چونکە شەیطان خۆی لە ئاگر دروست کراوە. ئینسانیش کە پشتی کردە خوا و لەسەر ئەساسی ئیمان خۆی تەندروست، ئیمانی تەندروست خۆی بنیاتنەنا کە خەمۆک بوو چەند نیشانەیەکی لێ سەر هەڵدەدا. یەکەمین شت ڕاکردن لە واقع، لە ژیانی خۆی ڕادەکا، لە ژیانی خێزانی ڕادەکا، لە ژیانی قوتابیەتەکەی ڕادەکا، پێی ناخوێندرێ، کەسابەتی پێ ناکرێ و هەروەها وەزیفەکەی خۆی پێ ئەدا ناکرێ. بۆیە بەرەو چی دەڕوا؟ بەرەو مادە سەرخۆشکارەکان، مادە هۆشبەرەکان. ئێستا کوردستانی ئێمە هەر بۆتە مەیدانی مامەڵەکردن بە مادەی هۆشبەرەوە، بە دزیەوە. جاوەتلیاکە، ئەمە حەشیشە، ئەمە هیرۆینە، ئەمە سکۆتینە، ئەمە مەشروبات و عەرەقە و حەب خواردنە. هەموو ئەم بابەتانە بەڕاستی گەنج دەهێوێت ڕاکە لەم واقعە. ئەم واقعی پێ ئیستیعاب ناکرێت. بەڵام ئینسان ئیماندار تۆ بە ئیمانەکەی خۆت قەناعەت بە خۆت دەکەی، بە جیهان بینی و دنیابینەکەی خۆت بە قەناعەت دەکەی. وەکو دکتۆر عایز قەڕەنی هەر لێرەوە دەبێت ئەوە بە بینەرانی بەڕێز بڵێم هەر کەسێک خەمێکی هەیە یان گەیشتۆتە حاڵەتی خەمۆشی، وەکو دوای لە چارەسەرەکانیشدا باسی دەکەین ئینشاءڵڵا، کتێبی لا تەحزن بخوێننەوە، دڵتەنگ مەبە. لەوێدا دەڵێت ئیصنع من اللیمۆنی شوربا حلوە. ئینسان ئیماندار لە واقعێکی مزر و تفت و تاڵی لیمۆ ئاساوە بۆی هەنجوینەکەیەوە، بۆی ئیمانەکەیەوە هەنجوینی لێ دروستەکە. وەکو زانان ئەڵێن ئیمان ئیکسیرە، ئیکسیری ژیانە. ئیکسیر ئەڵێن مادەیەک هێستا نەدۆزراوەتەوە، ئەگەر لە خاک و لە بەرد و لە ئاسنی دەیکاتە ئاڵتون. ئەم ئیمانەی ئێمەش وەکو ئیکسیری ژیانە. ئەگەر لە ناخۆشنی حاڵەت دابی تۆ هەز بە هیوا و بە دەرچە و بە مەرفەزێک دەکەی. بۆیە یەکەم نیشانە و دەرهاویشتەی ئینسانی خەمۆک ئەوەیە دەیەوێت لە واقعی خۆی ڕاکە. بەیشی لی نەپرسی تۆ چ دەکەی، بۆ زەواج ناکەی، بۆ ئیش ناکەی، ئیشت چییە، چ دەکەی، کەساتیت، یعنی حەز ناکەم شتانە هەر لێ بپرسی. اینجا بەرەو چی دەڕوا؟ بەرەو مەواقعی ئیباحی، کەناڵی خراپ، موقعی خراپ، اینجا بەرەو چاتکردن، بەرەو پەیوەندی ناشەرعی، بەرەو هاوڕێی خراپ، بەرەو قەهوەخانە و هەروەها بەرەو دیسکۆ و هەندێک شوێن لە بەرەو شارع و شەقام و مارچێت و شەو نەخەوتن و ئەم بابەتانە. ئەمە یەکەم شت ڕاکردنی لە واقعی زیندەگی و ژیانی خۆی. دووهەم شت هەڵگەڕانەوەی لە خۆی هەڵدەگەڕێتەوە، ڕقی لە خۆیەتی، لە دایک و باوک هەڵدەگەڕێتەوە، لە قوتابیەتەکەی هەڵدەگەڕێتەوە، لە پیشەکەی هەڵدەگەڕێتەوە، لە خێزان هەڵدەگەڕێتەوە، لە منان هەڵدەگەڕێتەوە و هەروەها لە کۆمەلگەی هەڵدەگەڕێتەوە، لە خوا و لە پێغەمبەر و لە ئیسلام ڕادەکا صلی الله علیه وسلم. ئەمەش هۆکای دوم اینجا کەسێکی بێ پلان و بێ بەرنامە لە ژیانە. 20 یعنی کەسێک کە خۆی بزرکت، خۆی لە دەستدا، ئەو کاتە بەڕاستی وەکو تۆپێک وایە، هەر جارەی چ ڕەشەبایەک بیجوڵێنێ، چ شتێک زۆر وەکو بڵێ لە واقعدا بوونی هەبێ دەکەوێتە دەم ئەم ڕەشەبایەوە. جام ڕەشەبایش خوا بزانێت لە چ کەنارێک نا ئارامی پێداگرێت، نەگە ئارامی پێ بگرێ. پاشان دووچاری چی دەبێت؟ دووچاری عوزلە دەبێت، گۆشەگیری، گۆشەگیری فیکری،
بۆی باسی دین دەکەی کۆڵ بابە دینی چی دووچاری گۆشەگیری بێ لە کۆمەلگا دەڵێت جا بۆ کۆمەلگا خێری تێدا ماوە بۆ کێشانەوەی کە تێکەڵی بکەی یاخود بە پێچەوانەوە پێی وایە کە بەڕاستی ئەوەندە نەقسی هەیە تێکەڵ بە خەڵک بێ نەقسەکانی دەرکەوێت نەخۆشیەکانی دەرکەوێت بۆیە دووەم شت ئەوەیە کە بەڕاستی تێکەڵی خەڵک نابێ زۆر دەخەوێ یان خەوی هەر نییە زۆر دەخوا یان هەر ناخوا یان خواردنی زۆر کەمە زۆر دەڵێ یان هەر زۆر بێدەنگە پاشان هۆکار هینێکی تر ئەعراض و نیشانە و دەرهاویشتێکی تر ئینسانی خەمۆک بەردەوام دەبینی دەست بە ئەژنۆ خەواڵ و بێتاقەت دەست لە کراس دەرهاتوو بێهیوا و ئیحباط تووشی یعنی هیچ شتێک هیچ هیوایەکشت نابە ضاقت عليهم الأرض بما رحبت ئەم زەویە فراوانەی لێوە تەنگاتووە بەم فراوانیەی خۆی ئەدی خوای پەروەردگارێک لا تقنطوا من رحمة الله ولا تهنوا ولا تحزنوا یان دەفەرمی ئەگەر ئێوە خەم دەخۆن ئەگەر ئێوە ئازار دەخۆن ئەوانش ئازار و خەم دەخۆن بۆ ئەو کەسانی جەلەوەی کەسێک بڵێ باشە ئەی بۆ خەڵکانێک خۆ بێدینیشن بەڵام بۆ هەموو دەمێ زۆر کەسەیە بێدینیشە پێدەکەنێ و شای دەکا و هەڵدەپەڕێ و بۆی باخ و جلی بەرگی جوان و دەرکەوتن و سارە و ئەمە بەڕاستیت پێ بڵێم ئەوە ئەسڵن خۆشەویستێکی ساختەیە یەکەم دەنا هەر کەسێک پێی بوتری ئینسان واللهی ئەو ئینسانیەتەی خۆی کاتێک کە تەنیا دەبێت لە ماڵەوەدا باشە تۆ یەک نەزەرێک دەکە یەک نەزەر یەک غیبەتێک دەکەی یەک قسەیشی لەغوو دەکەی نوێژێک ناکەی هەان لە دواییدا چەند ڕۆحت ئازارت دەدا ئەی خەڵکێک بۆتە مایەی خەمۆکبوونی یەک میلەت بۆیە مایەی برینی موچەی ئەم هەموو میلەتە برسیکردنی ئەم هەموو میلەتە بێکارکردنی ئەم هەموو میلەتە بێکارەباکردنی ئەم هەموو میلەتە لەسەر حساب ئەم هەموو خەڵکە ڕەشڕوتە تۆ پێ دەکەنی ئەم پێوتە ئیستیدراج ویستم لەبارەی دەسەڵات و ڕۆڵی دەسەڵات لە نەهێشتن یان بۆ ڕەخساندنی جە و ژینگە و ژیانێ بۆ ژێردەستەکانی تەنان بۆ منە لە فەرمودەش داهاتوە کە سەرکردەی وڵات وەکو شوانێک وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا خەم و خەفەتی چەندین هاوڵی لا بردووە بۆ منە ئیمامی عومەر ئەوە چەندەها نمونەمان هەیە دەسەڵات ئەرکی چیە بەرامبەر بەوەی کە دڵ و دەروونێکی ئارام نەبوونی خەمۆکی و قەلەقی و ئازاری وا بۆ ژێردەستەکانی بڕەخسێنێ بەڵێ بێگومان ئینسان کاتێکە لە ماڵەوە ئەڵێ مناڵ کوڕ یا کچ کە زەواجی کردبێ مادام دایک و باوکی مابێ بەردەوام هەست بە یعنی پێویستی بە نازی دایک و باوکە ئینسان گەورەی خۆی بە تەمەنداچوونی خۆی بێپێویست ناکە لە نازی دایک و باوک وتراوە دایک و باوک قەت لە ئینسان پیر نابێ بەخوا سەرکردەکانیش ئەگەر باوکی میلەت بن ئەگەر دایکی میلەت بن لە سۆز و عەتفا باوکی میلەت بن لە مشور خواردنی بژێوی ئەم ڕۆڵانەیدا بەخوا خەڵک بێ هیوا نابێت وەرە دەڵێکێک لە زانانی پێشین ڕۆژێکیان ئەوە هاتە دەرەوە بەبێت جلی خۆیدا بەرباران وتی بوا دەکەی وتی وەڵڵاهی ئەگەر نەشتوانم جل و بەرگ و مەوا و هەروەها ساباتێکی پرسرەوت بۆ خەڵکێکی بێخانە و لانە و بێ جل و بەرگ بسازێنم خۆ دەتوانم بەشداری خەمەکانیان بکەم جا خەڵک ئەگەر بزانێ کار بەدەست و دەسەڵاتدارێکی خەمخۆریە کە خەمەکانی لادەبا بەڕاستی ئەویش هەست بە بێخەمی دەکات یعنی ئەو خەمەی نییە بەڵام ئەوە خەمیەتی کە خەڵکێک لە سەروی خەڵکەوە دەژیت یعنی لە سەروی تەسەووری خەڵکەوە دەژیت خواردنێک لە ئەو هەیە تو بە خەیاڵشت دانە لە دنیادا لە بەهەشتی مەلەذاتدان بەڕاستی کە ئەم قیاسە دەبینێ کوردستان گوڵستانێک وەکو مەلای گەورەی کۆی دەڵێت لە دیوانەکەیدا ئەڵێ ئەم کوردستانە هەمووی گەوهەرە دوو پاچ پێمەڕە لێدە دەگاتە ئاڵتون دەگاتە نەوتی ئاڵتونی ڕەش کە زێڕ کە نەوتە هەمووی خێروبێ لە وڵاتانی ئەوروپا بە خاک وڵاتی ئێمە خەنی بووە و هەروەها عەولەمە و جیهانگیریەکەی خۆی بە ئەم وڵاتە پڕخێری بێرانە دەبەنە ڕێوە باشە بۆ دەبێ ئێمە نەتوانین دنیا بۆ خۆشمان بێ با بۆ میلەتەکەشمان بێ ئەگەر قەیرانە با بۆ هەمان قەیران بێ ئەگەر بێکارەبای با بۆ هەمان بێکارەبایی بێ ئەگەر نەبوونیە با هەر بۆ ئەم ڕۆڵە ڕەشوڕوتی کە ساڵەهای ساڵە بە کوشتێ دەین لە دیفاعکردن لەم خاکە دەبە ئەم خاکە بۆ ئەم ڕۆڵانەش بێ بۆ ئەم میلەتەش بێ بۆیە فعلەن یعنی ئینسان کە هەست بکە کار بەدەستان و شوانانێکی خەمخۆریان خەمن نامێنێ
بەڵام ئەوەی کە زیاتر قوڕەکەی خەمۆکی خەز دەکاتەوە ئەوەی دەبینی خەڵکێک بە ناوی براگەوراتیەوە های لایڤ و لەو پەڕی خۆشیدا دەژین تۆش لەو پەڕی ناخۆشی لەو پەڕی بووندا تۆش لەو پەڕی نەبوونی لەو پەری ڕووناچی و کارەبا تۆش لەو پەڕی بێکارەبایی بێڕۆشنایی لەم سلەی هاوینەدا حکوومەتێک ئەوەندە ساڵە تەمەنی بێت نتوانێت سەرەتاییترین ماف بۆ هاوڵاتیانی خۆی دابین کات کە ئاوە کە کارەبایە کە هەلیکارە باش ئەمە ئەیکوا پرۆژەکە ئەیکوا حکوومەتاتیەکە ئەیکوا براگەوراتیەکە بۆیە بەڕاستی گەنجی ئەمڕۆ توانای ئیستیعابی نەهامەتیەکانی پێشڕاپەڕینی نییە تەماشای دنیا دەکە های لایف دەژە گەنجەکانی هاوتەمەنی خۆی بۆیە بەڕاستی ئەویش زۆر جار ئامادەی ببێتە خۆراکی ماسیەکانی دەریا و زەریاکانی وڵاتان بەس بۆی چیتر نەبێتە خۆراکی خەمەکانی ئەم وڵاتی مامۆستا لە نێو ئەم هەموو پێدرا و خەم و ئازار و نەبوونی و قەیران و بۆ نمونە ململانەی سیاسی و قەیرانی دارایی و ڕۆڵی میدیا بە شێوەیەکی نێگەتیڤ و سلبی مرۆڤ دەتوانێت بەختەوەر بێ دەتوانێت واز لە خەمۆکی بکات دەرگای خەمۆکی بەڕووی خۆدا دابخا و بەختەوەرانە بژی ئێمە وتمان بەڵێ بێگومان ئێمە ئەگەر بێت و ڕاستە وەکوتم ئینسان ناگونجێ عاقڵ بێ و دیندار بێ خەم نەخوا پێغەمبەر دەفەرمێ سەڵاسەم من لەم یەهتەم بأمور المسلمين فليس منا هەر کەسێ خەم نەخوا لە ژیان واقعی موسڵمانان ئەوە لە ئێمە نییە باشە تۆ ئینسان کە وجدانی زیندوو بێت مرۆڤ کە وجدانی زیندوو بێ کە عاقڵی سەلیم بێ کە دەرونی تەندروست بێ ئەم واقعە ببینی چۆن خەمی لە ناخۆی گەنجێکە یەکەم دەبێت لە ئاسی کولیە و جامیعە بەڕاستی وەکوڵێ هەز بەبوونی خۆی ناکە ئەم هەموو خەریجەت هەیە وایروە گەنجێک هەیە پرۆسی زەواج کە هەستیاترین و گەورەتی هیواتی گەنجە چ کچە چ کوڕا یعنی ئۆتۆوەرە ئەم هەموو گەنجە تێ ژن ناهێنێ ئەم هەموو کچانە دیاردەی عنوسەت قەیرەی لە کۆمەلگای ئێمەدا چۆن پەرەیسەندووە ئەمە بۆ خۆی زەواج نەکردن هۆکارێکتر لە خەمۆک بوون گەنج هەیە مەبەستی دی زەواج بکە پارەی نییە دیکە گەنج زەواجی نەکرد ئافرەتیش ئەم هەموو ئافرەتەش بە دیار گەنجەوە چاوچڕێتی بۆی کە گەنجێک بە داخوازی بکە داخوازی ناکە ئەم کچە دەمێ وەکو میوەیەک بەسەر دەچێ ئەمە خەمێکی کچان خەمێکی کوڕان بۆیە بەڕاستی ئێمە دڵ ئەم شتانەکە دەمێن خەمی لێ دەخۆین بەڵام بەڕاستی بێهیوا نابین چونکە ئەگەر لە ئەشکەوتیەکی ثەورە هەر چوار دەوری پێغەمبەر تەندراوە سەڵاسەلەم بە دوژمن بە کەستانە کە بە خوێنی سەری پێغەمبەر تین و سەڵاسەلەم لە نیشتیمان دەرکراوە بەردباران کراوە هاوڵی شەهید کراوە برسی کراوە پیلانی لێ جێردراوە بەڵام دەبینی دوای مەدینەیەک دەڕەقسێ دەسازێ لە تائیفێک بەدباران دەکرێت ئاسمان دەرگای بۆ دەکرێتەوە لە ئاسمانەوە فإن مع العسر يسرا قورآن لا تقنطوا من رحمة الله قورآن ئەمانە هەموویان ئیمانێکن ولا ئینسان دەکەن کە فعلا ئینسان ئەگەر بێت و لە ئەشکەوتی بۆ ئەسحاب الکەهفیش دابێ خوا بۆی بکە بەش و قەو ڤێلایەک کە هیچ فێنی چیەک و هیچ ناطحات و سەحابێکیش ئەم سرور و سەعادەتە نەدەن بە دانیشتوانی ئەم سایە بۆیە بەڵێ دەگونجێت بە واقعەکە واش تفت و تاڵ بێمە تا سەر نییە ئەلەیسە الصبح بقەریب بەرە بەیانی هەڵهاتنی ئاسوەیەکی نوێ هیوا نزیکە اینجا ئیبن عەباس دەربارەی ئەم ئایەتەکە دەفەرمێ فإن مع العسر يسرا دوو جار لە دوای ناخۆشی خۆشی دێ دەفەرمێ لەن یەغلیب عسر یسرین هەرگیز دوو خۆشی هەرگیز ناخۆشیێک زاڵ نابێ بەسەر دوو خۆشیدا کە خوای گەورە وای فەرمووە بەڵێ ئێمە ئیمانەکەمان پێمان دەڵێ فەتاحیەتی خوا پێمان دەڵێ وەهابیەتی خوا پێمان دەڵێ کە بەڕاستی ژیان لە یەک بار ناوەستێ وتیلکە الئەیام نداولها بین الناس ئەمانە ڕۆژانێکن خوای گەورە دەیان گۆڕێت دەوام الحالی محال بەردەوام بوونی ڕیتمی زیندەگی لەسەر یەکبار ئەمە مەحاڵە شتێکە قەت ناتدی یعنی هیچ دۆخێک بەردەوام نابێت تا سەر بۆیە ئەی بزانی چارەسەر چییە ئێمە چۆن ئەم هیوایە بە خۆمان بدەین ئێمە نەماوت خەمۆکی دەردا وارە نەخۆشیەکە کەواتە دەبێمە چارەسەرمان هەبێت لە ڕوانگەی ئیسلامەوە یەکەم چارەسەر بەڕێزان بەڕاستی ئینسان کە گوناه دەکا دڵی ناخۆش دەبێت ئیبن قەیمی جەوزی لە کتێبی دا و دەوادا دەرد و دەرماندا 100 عقوبەی خوایی لەسەر گوناه دەژمێرێ دەڵێ چی بۆ ئادەمی دەرکرد لە بەهەشت خوای گەورە پێی فەرمووی قولنا اهبطوا منها لە بەهەشت بڕۆنە خوارەوە
چی بوو ئیبلیسی دەرکرد چی بوو قوڕای لوتی بەرز کردەوە بەرەوە ئاسمان کە مەلایکەتەکانی ئاسمان گوێیان لە خوێندنی کەڵە شێر و هەروەها وەڕینی سەگ و گوێ درێژەکان بێت لێوە قەلب کرا چی وای کرد گوناه هەتا ئیبن قەییم جەوزی دێشتەکە بچوو دەکاتەوە دەڵەوە ئینە الحوبارە لتموت في أوكارها خوفا من ظلم الظالم دەڵێ باڵندەی وایە لە هێلانەکەیدا دەمرێ لە خەفەت و داخی ستەمیستەمکاران گوناهی گوناهکاران إمام علي دەفەرمێ ما نزل بلاء إلا بذنب ولا رفع إلا بتوبة دەفەرمێ هیچ بەڵایەک دانا بەزێتە سەر خەڵ ئیلا بۆی گوناهەوە نەبێ لاش ناچێت ئیلا بەگەڕانەوە نەبێ بۆ لای خوا چێ خالقی دەرونی ئەمەیە چێ بەڕێوەبەر و مدەبیری زیندەگی و ژیانی ئێمەیە دەبای ئێمە بڕیار بدەین خۆمان بگۆڕین خوا دەمان گۆڕێت ژیانمان دەگۆڕ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وەرە خۆت بگۆڕە بزان چۆن خوا ئەتگۆڕێ بۆ یەکەم شت ئێمە ڕووبکەینەوە خوا بگەڕێینەوە بۆ لای خوا لە گوناه و تاوان واز بێنین چونکە هەر گوناهێک کە دەکەی زوڵم لە خۆمان دەکەین یان کە سات خۆمان لای خوادا دەشتێنین یان خۆمان معڕەز دەکەین بۆ لێسەندنەوەی نیعمەتێک کە هەتا حديثي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن العبد ليحرم من الرزق بالذنب يصيبه ده فرمي إنسان بيباش دبي لرزقك كبوي داندرا بوي گناهك وككردويتي زار رزق غزاني چيا سنگن زمانه عشق وغراميتي حرام دكن بوي بگن بيك بو زواج بلام چوك قسي ناشترعي تدكوي پيوندي ناشترعي چاتي ناشترعي قسي ناشترعي خواي گور ام رزقا ليك دور دخاتوا يعني ام كتشكر لك دور دخاتوا بو يك نابن عرقله دبستبه ياخذ رزق روزي حلال وياخذ بليك كدتوي لخبندن دا بدستي بيني يا لوظيفك دا بدستي بيني بو يغناه ولا دستي دي بو يكمن شت ابليس چن بريز بو بلا بو سرپيچي خو يو چن بنفرتي كرت حتى ابن رجب حنبلي لكتاب جامع العلوم والحكم دا ضله خواناسي وهبو توتي والله او رجك غناهم كدوا والله كم ساقرينا كدوا خيزانا كم بجوينا كدوم للا من الله كان مريز احترام شخصيه مكبي ويزنبوا وكجاران بوي غناها او انسان دشكي ومن يهين الله فما له من مكرم كسي خوا بيا رزقك شي الرزق بو بغرتوا كواتا يا كم شت وازهنان لغناه تاوانو خو پروردكدن لس اساس ايمان وعقيده وتوحيد خوا يقول فرمي الذين امنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون ده فرمي وانك إيمان يعني هنا أم إيمانيان دا نبوشي وببرجي شرك ببرجي هاو باش دانان بوخوا لخوات خلق لخوا خوشتر نوي وارو دنيا لخوا خوشتر نوي دنيا لقيامت خوشتر نوي خلق لخوا خوشتر نوي رزامندي خلق بلاوة خوشتر نوي وكو خوا العياذ بالله أقنا وقت إنسان توشي شرك دبيت يا رابعي على يقسيشي هي ضليت فيا ليتك تحلو والحياة مريرة فيا ليتك ترضى والأنام غضاب فيا ليتك بيني وبينك عامر بيني وبين العالمين خراب إن صح منك الود فالكل هين وما فوق التراب تراب زي ما وصح أحمد مفتي زادا لسر أم بيتا أم چەند دیێڕە شیعرە دەوەستێ دەڵێ بۆ سیارە قیامەت دەفرۆشی سیارە گڵە چەند ساڵێک لەم سیارە چی لێ دێت بۆ جلو بەرگ و قوماشی دنیاوا دەکەی ئەم قوماشە مای چەند ساڵێک دەڕزێ ئەم خانووە چەند ساڵێک تر تێک دەدرێ ئەم خەڵکەی کەوا تۆ لە پێناویدا خوا ئەڕەنجێنی چەند ساڵێک تر دەبێتەوە خاک بەسەریدا دەڕۆی ئەو خەڵکەی ئەو خاکێسە بەسەریدا دەڕۆی جەستەی خەڵکانێک پێژێمە بووە بۆیە حەیفە ئینسان بۆ دنیاکی فانی و کاتی خوایەک کە هەرگیز نامرێ و ژیانێک کە کۆتایی نایە کە ژیانی ئەو دیوە بکەیتە قوربانی بۆیە ئینسان تووشی خەمۆک بوون دەبێ خوای گەورە خەمۆک بوونەکەی قیامەت دەگوازیتەوە بۆ خەمۆک بوونەکەی دنیا بۆی بگەڕێتەوە چەند کەس تووشی نەخۆشی نەفسی خەمۆشی بووە دوای هاتوو لە مامۆستا و لە بانخواز و لە معالجێکی کە بە ڕوقی شەرعی عیلاجی نەخۆشە دەرونیەکان دەکا وتیتی قوربان وەڵڵاهی ژیانم لێوە تەنگ هات و هەر بینا خۆمی تحار کرد وتیتی ئەمان زلەیەکی میهرەبانی خوایە بگەڕێنەوە ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون
ئێمە لە دنیادا عەزابێکیان پێدەچێژین بۆ ماوەیەک بۆی بگەڕێنەوە. خوای گەورە تۆی خۆش دەوێت کە تووشی خەمۆشی کردووی ئەم میحنەتە بە مینحە بزانە، ئەم نیقمەتە بە نیعمەت بزانە، خوا دەیەوێت بتجێڕێتەوە، دووچاری خەمۆشی هەمیشەیی عەزابی قەبر و قیامەت نەبی. جا مامۆستای موفیزادە دەڵێت دنیا بە کۆبوونەوەت لەگەڵ خۆشەویستانی بە فەناچوو مەگۆڕەوە، بە کۆبوونەوەت لەگەڵ خۆشەویستانێکی ژیانی بەقا. یاران جەمن لەو سەحرایە، چ سەحرایە لە باس نایە. بڵێ کەواتە خاڵی یەکەم وازیهێنان لە گوناه و تاوان و گەڕانەوە بۆ لای خوا. دووهەم شت ذیکر. ئێمە زیکرێکی خەمۆکبوونمان هەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بیخوێنێ لابد خوای گەورە دڵی پڕخەمی، دڵی ناشادی، دڵی گوشتراوی شاد دەکا. اللهم ئینی عەبدوک، خوا من عەبدی تۆم، عەبدی ئافرەت نیم، عەبدی مەنسەب نیم، عەبدی دەرکەوتن و ناوبانگ و جەلالەت و قودرەت و جەمالەتی دنیا نیم، عەبدی پارە و سامان نیم، عەبدی حەزەکانم نیم، ئەی عەبدی کێم؟ عەبدی تۆم. بەڵام خەڵک بۆیە خەمۆکە چونکە عەبدی هەموو شتێکە بەس عەبدی خوا نییە، ئەوانەی کە خەمۆکن. اللهم ئینی عەبدوک، خوا من بەندەی تۆم. ئیبن عەبدیک، وەرە کوڕی یاخود کچی عەبدێکی تۆم کە هەمومان ئەستەکەمان دەگەڕێتەوە بۆ ئادەم و حەوا. ئیبن ئەمەتیک، ناسیەتی، ناوچاوانی کارەکانم کە منی خەمۆک کردووە، چونکە هەندێک کەسێ بۆیە خەمۆکە لە مستەقبەل دەترسێت، دەڵێ دەبێ ئەوەم بۆ ببێ، دەبێ ئەوە لە دەست نەدەم. زۆر ئافرەتەی وتیتی وەڵڵاهی کە شەو مناڵەکانم دەخەوێت تەماشای مناڵەکانم دەکەم، بخواگەم مناڵەکەم بمرێ دەبێ بەرگەی بگرم، پیاواکەم بمرێ دەبێ بەرگەی بگرم، خێزانەکەم وەفاتکە ئەبێ بەرگەی بگرم، دایکم باوکم چێم یان ئەو کچەم بۆ نەبێ ئەم کوڕم بۆ نەبێ، یا ئەو زەرەر بکەم یا ئەم قەرزەم بۆ نەدرێتەوە. لا تعبر الجسر قبل أن تصل به. لە پردێک مەپەڕەوە جسری مستەقبەڵکە ئێستا پێی نەگەیشتووی. عیش في حدود يومك، لە سنووری ئەمڕۆدا بژی، هەرگیز بیر لە ئایندە مەکەوە، و هەروەها لاش بۆ ڕابردوو مەکەوە بەخەم، وا بزانی ئەمە ئینفیجار و لوغمێکە چێندراوە لە مستەقبەلدا بە بەردەم تا دەتەقێتەوە. تۆ کە تەوبەت کرد خوا گوناهەکان ڕابردووت عەفو دەکا، عقوبەکانیشت لەسەر لا دەبان لە داهاتوودا بە بەردەمدا ناتەقێتەوە. وەکو زۆر کەسێک لە ڕابردووی دەترسێ، خەم بۆ ڕابردووی دەخوا هەممی داهاتوشی هەیە، بەڵام تو کە و دوعایەت خوێنت بە فیعلیش تەسلیمی عوبودیەتی خوا بووی. اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك هتا أخيري دفرم إلا خواي قال أو خمي دقوري بشي بخوشي ماڵسەیان کاتی بەرنامەکەم تەواو بوو. ئەگەر زۆر بە خێرایی هەر بە سەریعیش ئەم چارەسەرانە بە سەریعی بە پاشان تەقوا لە خوا ترسان بە نەشکانی سنوورەکانی بەجێهێنانی فەرمانەکانی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم، پاشان کردەوەی باش، یعنی فراغەکانیت کاتەکان پڕکەیتەوە بەشتی باش، بە خوێندنەوە، بە قورئان خوێندن، بە کتێب خوێندنەوەی ژیانی پێغەمبەران پیاوچاکان، وارۆ کتێبی ڕوحی ئەوانە کە تووشی خەمۆکی بوون بابێن کتێبی تەزکیەی بخوێندنەوە. ئیمامی غەزالیەک گەشتێکی 10 ساڵی دەکا، دەبێتە چی؟ دەبێتە ئەم پیاوەی کەوە لە نەخۆشی و لە خەمۆشی و لە ئیحباتەوە، چونکە ئەو کات کە لە مەدرسەی نظامیەی بەغدا مامۆستا بوو ماوەیەک هەرنا دەرسی بۆ نەوتراوە، یەک کاری بۆ نەکرا، هەتام گەشتە ڕوحی دەست پێ کرد 10 ساڵی خایان بە ئیحیا علوم الدین گەشتەکەی تەواو بوو. اینجا بوونی ئامانج لە ژیاندا بەڕێزان گەورەترین هۆکار و گەورەترین چارەسەریش ئەوەی کە گەورەترین هۆکار بۆ دووساری خەمۆبوون نەزانی بۆچی هاتوویە دنیا، وەرە ئامانجی بوونت نەزانی، بەڵام چارەسەرەکەشەوەی کە ئامانجی دنیا بزانی. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. هاتوون بۆ کوێچم بۆچی هاتووم؟ بالضبط تۆ بۆ دنیا هاتووی بۆ عیبادەتی خوا بکەی. لەکوێوە هاتووی لە نەبوونەوە، هەل ئەتە عەلە الئینسان حین من الدهر لەم یەکن شەیئا مەذکوورا. هەموو ئەوە بە خۆشمان بەوانی کە متابعەشمان دەکەن ئێستا هیچ کامێک لەوانە نەبووە 100 ساڵ بەر لە ئێستا. ڕاستە. کەواتە ئامانجی ژیان بزانی، ئامانجی ژیان کچێک نییە، کوڕێک نییە، دەوڵەمەندی نییە، ناوبانگ نییە، کورسی نییە، ئەی چییە؟ ڕەزامەندی خوای پەروەردگار. پاشان وەرزش بکەی، وەرزشی ڕۆحی و وەرزشی جەستەیی. زانایان دەرووناسەڵێن ئینسان ڕۆژێ کیلۆمەتر ببڕێ مێشک مادەیەک دەڕژی ئەم خەمۆکیەت ناهێڵێت. کەواتە وەرزشی ڕۆحیش بکە، ماوەیەک یەک جومعە تاقیکەوە بڵێ دەبێت لەم هەفتەیەدا خەتمی قورئان بکەم، نابێت شەو نوێژم بچێ، نابێت زیکری بانی ئێواران و زیکری خەوم بچێ. بۆیە وەرزشی ڕۆحی وەرزشی بەدەنی. پاشان سەفەر و گەشت.
سەفەر و گەشت پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ساڵێ عام الحزنی هەبوو گەشتی ئاسمانەکانی پێکرا ئێمەش با گەشت بکەین لە موساو وڵات خواردنمان ڕێک بخەین خەوتیشمان ڕێک بخەین مامۆستایان بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو گیان پێم خۆش و زیاتر گوێمان لە فەرمایش و ئامۆژگاریەکانی جەنابەت وایە زۆر سپاس دەکەم و خوای گەورە لە خەمۆکی و ئازار و خەم و ناڕەحەتی ڕزگارمان بکەین ئینشاءالله زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەمیشە دوور بن لە خەم و خەمۆکی